پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە شاری کەرکوک و لە چوارچەوەیەکی ئەمنی توندوتۆڵدا ئەنجام درا کە بەشێک لە کوردانی شارەکە پرۆسەکەیان بایکۆت کرد. بەڵام عەرەب و تورکمان جیاوازتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بە گەرموگوڕیەوە پێشوازیان لە پرۆسەکە کرد و لە کاتی بەڕێوەچوونی دەنگداندا شیرینیان دەبەخشیەوە. والله نتمنى النتيجة هیوادارین دەرەنجامەکەی باش بێت بۆ هەموو کاندیدەکان و بە هیواین ئەوانەی باشن لە هەڵبژاردنەکاندا ببەنەوە. ئێمە بە هیوای گۆڕانین بۆ وڵاتەکەمان، پێشکەوتن بۆ وڵاتەکەمان بە ئومێدی خوا. ئەوە هەموو سەرەتا و کۆتاییەکەیەتی، خێر و خۆشی بۆ هەموو ئەوانەی بەشدار بوون. والله هیوادارم کەسانی بە شەرەف بێنە گۆڕەپانەکە و خزمەتی عێراق بکەن و هیوای گۆڕانکاری دەخوازم لەبەرەوەی ئەو دزانی پێشوو وڵاتیان تاڵان کرد. لە کاتی پرۆسەی دەنگداندا هاتوچۆ لە نێو کەرکوکدا سنووردار کرابوو، هێزی ئەمنی بڵاوی پێکرابوو، فڕۆکە بە ئاسمانی شارەکەدا دەسوڕایەوە، بازاڕ و کار وەستا بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە پێکاتەکانی شارەکە بە تایبەت تورکمان و عەرەب دڵخۆش بوون بە دۆخەکە و داوای گۆڕینی دەموچاوەکانیان دەکرد. إن شاء الله انتخابات تكون مستقلة ونزيهة. پشت بە ئێزدان هەڵبژاردنەکە پاک و بێگەر دەبێت. هیوامان بە پەرلەمانی داهاتوو هەیە. من لە بەیانیەوە هاتووم و دەنگم بەرزی ژمارە 123 داوە. هیوامان زۆرە کە مافەکانی هاوڵاتیانی کەرکوک بەدی بێن. اليوم انتخابات ئەمڕۆ الحەمدولله هەڵبژاردنەکان بە خۆشی چوونە سەر. لێرە بە 3 زمان بوو: کوردی، عەرەبی و تورکمانی. کارمەندەکان هاوکاریان کردین. هەموو شتێک تەندروست و بە یاسایی دەڕوات. ئومیدەوارین کاندیدەکان دەنگمان بە حکوومەت بگەینن و لە هەمووی گرنگتر بەرقەراری ئەمان و یاساییشە و کەرکوکیش شاری برایەتیە. کوردەکانی کەرکوک کە تا دوانیوەڕۆ ڕێژەیەکی کەمیان بەشداری هەڵبژاردنیان کرد، بەڵام دواتر سیاسیەکان حەملەیەکی ئیعلامی چڕیان دەست پێ کرد و ڕێژەکە زیادی کرد. ئەو کوردانەشی کە بەشداری پرۆسەکەیان کرد ئاماژە بەوە دەکەن نایەنەوێ کەرکوک لەدەست بدەن، ئەگینا متمانەیان بە حزبی کوردی نەماوە. ئایندەی خۆمان یعنی جارێتر یعنی لانەواز و دەربەدەر نەبین. هەروەڵا دوسانی من ئەساسە ئێستا دروستە واجبە ئەرکی سەرشارمانە هەمومان بە گروتونێکی زۆر گرنگەوە ڕووکەنە سونەکانی دەنگدان بۆی ئیسپاتیکەین کەوا ئێمە کەرکوکین، فۆرمالە کەرکوکە، بایعمالە خاکی کەرکوکی کوردستانە، ئێمەش کوردین، ئەمانەوێ ئیسپاتیکەین بۆ ئەوەی کەوا کەرکوک کوردستانی بێ و ئیشەڵا هەر جیازی زۆر فەرقیە زۆر. تۆ جیازەکەی لە 4 ساڵ پێش فەرقی عەرز ئاسمان هەیە. ئەبێ هێزی کورد لە بەغا بەقوت بێ بۆ هاسی ئیشکردن بۆ نەتۆی کورد. تێگەی هیوای سەرکەوتنشان بۆ خوازم هەموو ژۆرەیە. بەرپرسی ماڵبەندی کەرکوکی یەکێتیش کە چاوەڕوان دەکرێت حیزبەکەی ژمارەیەک لە کورسیەکانی لە کەرکوک لەدەست بدات، نیگەرانە لە دۆخەکە. بەدڵنیاییەوە ئێمە لە هەموو شوێنەکان کیاناتی سیاسی قوارە سیاسەکان هەیە، لە هەر شوێنێ خەلەل هەبوو سکاڵات تۆمارەکەین. وەکو تشم لە هەندێک مەراکزی کوردی لە ڕەحیماوە، لە حەسار، لە شۆریزە، لە هەندێک شوێن جیازەکان عاتڵ بووە و ئێمە گوتمان داوای سکاڵای یاساییش تۆمارەکەین بزانین بۆ ئەو خەلەلانە هەبووە. هەڵبژاردننی ئەم جارەی کەرکوک کوردی تووشی شۆکێکی گەورە کرد کاتێک کە ژمارەیەکی زۆر لە کوردانی شارەکە پرۆسەی هەڵبژاردنیان بایکۆت کرد. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکوک.